الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برایانی بەڕێز خوشکانی بەڕێز لە خودای پەروەردگار ئەپاڕێمەوە کە ڕەحممان پێ بکا و هیدایەتمان بدا بەردەواممان بکا لەسەر دیندارەتی. یا ئەڵڵاه پەروەردگارە لێتە پاڕێینەوە ئەم نەخۆشی و دەرد و بەڵایە لە کوردستان و هەموو وڵاتانی ئیسلام و جیهان لا بەبە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکە، ترس و برسێتی و نەخۆشی و ناخۆشیمان لەسەر لابە، کاربەدەستانمان ساڵح بکە و دادپەروەر بکە، وایان پێ بکە کە گوێ لە ملەتیان بگرن، لە عاقڵ و ژیرەکان بگرن. یا ڕەبی خوایە تەفریقە و دووبەرەکی لە ناو وڵاتمانە نەمێنێ و ڕیشە دا نەکوتێ. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکە و شیفای نەخۆشەکانمان بدە، هەموو جۆرە نەخۆشیەک و ئەوانەی بەم نەخۆشیشەوە فاتیان کردو یا ڕەب العالەمین بە شەهید قبوڵیان بکە. من الرباعيات النبوية من الناحية الاجتماعية هذا الحديث لو چوارینانەی کە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە بواری کۆمەڵایەتیە هاتووە، حديثێکی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم ئەبو هورەیرە بۆمانە گێڕێتەوە، خوای لێ ڕازی بێ. ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویست فەرمووی تنكح المرأة لأربع لمالها ولحسبها ولجمالها ولدينها فاظفر بذات الدين تربت يداك. رواه البخاري ومسلم. ئەم حەدیثە خۆشەویستەکانم ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگێڕنەوە، فەرمایشتێکی زۆر بە نرخی ڕەسوڵ اللهە صلى الله عليه وسلم کە تایە باسی ئەوە ئەکات کە ئافرەت لەبەر چوار شت ئەخوازرێ لەلایەنی خەڵکیەوە بەعام بەگشتی. ئەمجا تەوجیهی ئامۆژگاری خۆی ئەکاتە مسلمانان کە مسلمانان گرنگی بە یەکێک لەو بوارانە بدەن زیاتر، و ئەو بوارەکانی تریش هەر دروستە ئینسان گرنگی پێ بدا، بەڵام گرنگی زیاتر ئەبێ بە بوارێک لەو بوارانە بدرێ. طبعا خۆشەویستەکانم هاوسەرگیری لە ئیسلامە فائیدە و سوودێکی زۆر زۆری هەیە. مسلمانان ئەبێ گرنگیەکی زۆر بە زەواج بدەن، بە هاوسەرگیری بدەن. باوکان و دایکان ئەمێ خەمی مناڵەکانیان بخۆن کە هەر پێگەیشتن ئەبێ بیر لەوە بکەنەوە کە بەرنامەیان هەبێ، پلانیان هەبێ بۆ ئەوەی ژن بۆ مناڵەکان بۆ کوڕەکانیان بێنن و کچەکانیان بن بەشوو. ئەبێ ئەمە خەمیان بێ، وەکو چۆن خەمی خواردن و خواردنەوەیان هەیە بۆ مناڵەکانیان، ئەبێ خەمی ئەم لایەنەشیان ببێ. زەواج لە ئیسلامە گرنگیەکی زۆری پێدراوە، لە بواری ئیمانیە، یعنی لە ناحیەی ئیمانیەوە موافقەی سنەتی پێغەمبەر و هەموو پێغەمبەرانی تریشە، و سنەت و ڕێبازی ئەولیا و ساڵحینیشە. یعنی زەواج ڕێبازی پێغەمبەرانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ سنەتی منە و هەر کەسێ لە سنەتی من لادا لە من نییە. بۆیە لەو بوارەوە
پێویستە خەمی بخۆین موافقەی فیتڕەی سەلیم فیتڕەتی پاکی ئینسانی خوای تەعالا کچی بۆ کوڕ دروست کردووە کوڕیشی بۆ کچ دروست کردووە یعنی فیتڕەتی سەلیمی ئینسانی ئەم دوو جووتە کە خوای تەعالا لە هەموو شتەکانە جووتی دروست کردووە بۆ ئەوەی ژیان بەردەوام بێ ئەی نابینن مرۆڤەکان ئێستا لە زۆر شوێنە لە فیتڕەتی سەلیم لایەن داوە کوڕ ئەخوازیە و کچ شووە کاتە کچ ئەگەر سەیرتان تێ ئێستا ئیشەکە لە سەیرا نەماوە تەماشاکەن لە وڵاتانی غەرب و لە هەندێک لە وڵاتانی ئیسلامیش ئەو ئاڵایە هەڵەدرێ و ئاخریشی لە بەغایش هەڵدریا ئەمە کارەساتە بەڕاستی لە فیتڕە لادانە لەو فیتڕێتەی کە خوای تەعالا مرۆڤی لەسەر دروست کردووە زەواج ئەبێتە مای ئەوەی کەوا کچان و کوڕان چاویان داپۆشن و داوێنیان بپارێزن ئەو هەموو فەسادەی کە ڕۆدا ئێستا لە ناو خەڵکە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە زەواج نییە ئەگەر زەواج هەبێت زۆر کەمە بێتەوە زەواجە ئەبێتە مای ئەوەی کەوا پیاو نەفەقە بکە لەسەر ماڵ و مناڵی خۆی و ئەجری دەستکەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ هەر نەفەقەیەک هەر خێرێک کە ئەیکەی خێرت دەسەکەوێت تەنانەت ئەوەی کە بۆ ماڵ و مناڵەکەی خۆت سەرفەکەیت و ئەیکەیتە دەمی خێزانەکەتەوە تەنانەت ئەوەش خێرت دەسەکەوێت بۆیە پیاو خەم ئەخوا و دەست ئەکا بە ئیشکردن تاوەکو بتوانێ ماڵ و مناڵی خۆی بەخێوکە ئومەتی ئیسلام بەهۆی زەواجەوە زیادەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من شانازیتان پێوە ئەکەم شانازی بە زۆریتانەوە ئەکەم هەر مناڵێک کە لە دایک ئەبێ ئەگەر باوکو دایکی بە نیەتێکی پاک قەراریان دابێ مناڵێک وەچەیەک بنەنەوە تاوەکو ئومەتی پێغەمبەری پێزیاکێ هەمووی ئەڕواتە پاڵی ئەجر و پاداشتەکانی تۆ پێغەمبەر شانازیت پێوە ئەکا بەهۆی زەواجەوە ئافرەتان ئەپارێزرێن لە گوناح خۆشەویستەکانم نزبە و ڕێژەی ئافرەتی قەیرە یا بێوەژن یا ئەو ئافرەتانەی کە مێردیان نییە نزبەکەی لە وڵاتی ئیسلام و لە غەیری وڵاتی ئیسلامە سنووری بەزاندووە ئەوەندە زۆرە باس ناکرێ هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕێتەوە کە زەواج نییە ئەگەر زەواج هەبێ ئەو ئافرەتانە کە مێردیان نییە کە ئەبنە سەبەب یعنی ئەگەر ئافرەت مێردی نەبێ بیرکەنەوە یعنی چی ڕۆدا خوای تەعالا غەریزەی جنسی لە ئینسانە دروست کردووە ئەگەر مێرد نەبێ و بێوەژن زۆر بێ و کچی قەیرە زۆر بێ یعنی فەساد زۆرە بێ بۆیە پاراستنی ئەو ئافرەتانە ئەرکی سەرشانی پیاوانە کە ژن بێنن بەهۆی زەواجەوە ڕابطەی ڕەحم و سڵەی خزمایەتی پەیدا ئەبێ لەگەڵ قەومانی ترە لەگەڵ عەشرەتەکانی ترە بۆیە ئەو مەوزوعەش مەوزوعێکی زۆر زۆر گرنگە لە بواری نەفسیە خۆشەویستەکانم بۆ کچ و کوڕ بەڕاستی ئیسراحەتێکی نەفسی دەرونی ئەدا زەواج استقرارێکی نەفسی ئەدا بە کچ و کوڕ کەی کوڕێک ژنی هەبێ وەکو کوڕێک وایە ژنی نەبێ کەی کچێک شووی کردبێ وەکو کچێک وایە شووی نەکردبێ یعنی لە بواری نەفسیە ئەڵێم لە بواری تەندروستیشە زانایان شتی زۆر باسەکەن کە زەواج لایەنی تەندروستی ئینسان ئەپارێزێ بەڕاستی وەلەو بوارەیە شتیان زۆرە لە هەموو لایەنێکی جەستەییەوە لە بواری اقتصادیە ئەو کوڕەی کە ژنی نییە هەرچی دەستکەوێت خۆشی نازانێت لە چیا سەرفێکە بەس ئەو کوڕەی کە ژنی هەیە یا ئەو کچەی کە شووی کردووە حەساب بۆ دیرهەمەکە حەساب بۆ پارەکەیەکە بۆیە لە بواری اقتصادیشە زۆر زۆر گرنگە ئەمجا کوڕان ئەگەر ژنیان نەبێ خەمی ئیشیشیان کەمە بەس ئەگەر ژنیان هەبێ خەم ئەخۆن حتا با باوکیشی دەوڵەمەند بێ خەم ئەخوا خۆی بە خاوەنکە و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم وعدی داوە و پێشا خوای تەعالایش لە قورئانە وعدی داوە کە گەنجان لە فەقیری نەترسن کاتێک بیر لە ژنەکەنەوە ئین یەکونوا فقراء یغنیهم الله من
فضله والله واسع عليم. لسورة النور آيات 32 خوای تعالى فرمي اگر فقيرن اگر هجارن خوای تعالى دولة منيانك زوريني او پیاواني كإسا باوكن و پیاون ژنیان هێناوە لە کاتی خۆیان کە ژنیان هێناوە فەقیر بوون و هیچیان نەبوو ئیسا ماشاء الله خاوەنی خانوون و خاوەنی سیارەن و یعنی هۆکارەکەی بوو ئەوە ئەگەڕێتەوە کە ئینسان بوو بە پیا و خەمی خۆی ئەخوا بەڵام ئەگەر تەنها گەنج بێ بیر لەو شتە ناکاتەوە. بۆیە خۆشەویستەکانم زۆر گرنگە بۆ بواری اقتصادی و ئابووری و بۆ بواری کۆمەڵایەتیش حتا کۆمەلگا ئەگەر گەنجێ ژنی نەهێنابێ بە چاوێکی تر تەماشا ئەکرێ و ئەگەر ژنی هێنابێت نەزرە و تێڕوانینی کۆمەلگا بۆ ئەو کەسە ئەگۆڕێ. ئەمجا دروستکردنی خێزان زۆر گرنگە خۆشەویستانم ئەوەی کە ئومەتی ئیسلامی تا ئێستا هێڵاوەتەوە بەم شێوازە مەسەلەی خێزانە. لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان و غەربیەکان خێزان نەما خێزان نامێنێ چونکە مناڵ گەیشتە 14 و لە هەندێک شوێن گەیشتە 18 ئیتر تەواو ئیتر بۆ خۆی ئەژێ ئیتر دەرئەچێ لە ماڵ. بۆیە بواری خێزانی نامێنێت. یعنی خێزان دروستکردن یەکێکە لە ئەساسیات و لە بنەما سەرەکیەکانی ئومەتی ئیسلام. هەروەها خۆشەویستەکانم لە بواری ئەخلاقیش عەرزم کردن ئەم فەسادەی کە هەیە لە زۆرێک لەسەر لە وڵاتانی سەرزەویە و لە جێگاکانی سەری ئەم کوڕەی زەویە ئێستا بۆ مەسئلەی ئەوە ئەگەڕێتەوە کە ژیانی هاوسەرگیری نەما یان بەرەو نەمان ئەچێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی ترمذی و ئیبن ماجە و زۆرێک لە محدثين أيرنوا والبانيش أفرمي حديثك صحيحة أفرمي إذا خطب بچن طبعا بچن رواياتك هاتوا يك لو رواياتنا يك لو لفظانا كحديثك في هاتوا أفرمي إذا خطب إليكم من ترضون دينه وخلقه فزوجوه. للروايات كترى يعني للفظ كترى إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض. لفظ كترا وفساد كبير. خوش يسكانم أجر تماشا أم حديثة بكي هر أم حديثة بس بوهانداني باوكان كخمي كشكان يان بخون وخمي كركان يان بخون. ها بيغمر فرمي صلى الله عليه وسلم أجر كسير خاون دين وخاون أخلاق هات بروا يعني معناه وايا باو كرقي بيجي عنده الدين وأخلاق تيا دروس كردو أي باب وزواج داواي جن لماريكا أجر هات بيش وكسيك أوم مواصفاتي بو ديني شيبو أخلاقي شيبو بيغمر صلى الله عليه وسلم فرمي جني بني بير ما كروا 10 فلانة و10 فلانة براي فلانة كسا وآموزاي فلانة كسا بير لو شتانا ما كانوا زور تجربة هي كرواها بو تو بيرد ليه كردوتو تا اما قد ناشي ببيت الزاواي من دواي اوي كجنت بيداوا بناوا دلي دواي او سيركي كركي زور زور چاك در شو بروات انا بهندي كسب تويتي والله لكركاني خوم خوشترم بيس كمنا مالكي وايا ولا بر او توش خۆتت لێ پاراز کچی بدەیتێ بەس کە دات فێ تەماشا کرد لە کوڕەکانی خۆت باشترە. بە هەمان شێوە پێچەوانەکەشمان هەیە خەڵکانێکەیە لەبەر خاتری عەشرەت و بنەماڵە کچیاندا بە یەکێک بەڵام دوای ئەوە دایان پێی پەشیمان بوونەوە چونکە ئەوە نەبوو. جا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر کەسێکی خاوەن دین و ئیمان هاتە پێشەوە بیر لە گیرفانی مەکەرەوە بیر لە بڕێشت مەکەرەوە چونکە ئەگەر بەس بیر لە خۆت بکەرەوە خۆت کاتی خۆی شۆن ژن تێناوە ئیتر پێویست ناکە. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم کچەکەتی بەرێ ئەگەر نەیدەی یعنی ئەگەر من کچی خۆم نەدەم بەشوو تۆش نەیدەیت و ئەویش نەیدا و ئەویش نەیدا و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قەیرەی دروستە بێ إلا تفعلوا تكن فتنة في الأرض فتنة يعني فتنة دروسة به
فتنە یعنی چی؟ یعنی فەساد و خراپە و یعنی ئیتر گەنجانەکەونە تاقیکردنەوە، کچ تووشی هەڵە ئەبێ، کوڕ تووشی هەڵە ئەبێ، دوایی سومعەتی بنەماڵەکان تێک ئەچێ بەهۆی مناڵێکەوە. جاری وایە بنەماڵەیەک سومعەتی تێکەچێ، بەهۆی کوڕێکەوە یان کچێکەوە هەڵە ئەکەن سومعەتی عەشرەتێک تێکەچێ. خۆ ئێمە ئەوەنە مسڵمان نیمان وا تەماشا نەکەین کە یەکێک هەڵەی کرد بەس تەنها خۆی هەڵەی کردووە. ئێمە ئەم زەمانە هەر قسە بکەیەوە کوڕی کێیەک کچی کێیە لە چی بنەماڵەیەکە یەکسەر ئاوا بیرەکەینەوە. طبعا ئەمە هەمووی مخالەفەی دینە، هەر کەسی هەڵە بکە خۆی هەڵەی کردووە، تەنها خۆی خراپە. بەڵامی تر ئێمە ئیسلامەتیەکەمان ئەمڕۆ تا ئەم دەقەی عەشایەریە، ئیسلامەتیەکەمان عەشایەریە، مەگەر ئاوا خەڵکانێک هەبن نوخبە لە ناو کۆمەلگاکەمانە بیر لەو شتانە نەکەنەوە. جا بەهۆی هەڵەی کچێکەوە یا هەڵەی کوڕێکەوە جاری وا هەیە یەک فەسادێ گەورە ڕوەدا، جاری وا کوشتار ڕوەدا، جاری وایە زەلامە کوژرێ، جاری وا هەیە بنەماڵەکان تێکەچێ، سەر لە خەڵکێکی زۆر ئەشێوێ. لەبەرەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر نەتان کرد غەڵەتێکی گەورە ئەکەن، فتنەیەکی گەورە، فەسادێکی گەورە دروستەوە بەرپا ئەبێ لەسەر زەویە. بۆیە من نەسیحەت و ئامۆژگاریم بۆ هەموو براو خوشکێکم ئەوەیە کە گوێ بگرن لە ئاەتەکانی قورئان و لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕێنمایی لێرە وەرگرن لە تەجروبەی ڕۆژگار و نازانم فڵان و فیسان و ئەمانە بخەنە لا، چونکە زۆر جار تەجروبەکان ئەگۆڕێ لە کاتی خۆیان تۆ بە شێوەیەک بووە وەزعەکەی تۆ ئێستا بە شێوەیەکی ترە، بەڵام ئاەت و حەدیث هەر وەک خۆی ئەمێنێ. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی پێشوو لەسەرەوە فەرمووی ئافرەت لەبەر خاتر چوار شت ئەخوازرێ، لەبەر خاتر چوار شت، فەرمووی خەڵکێ لەبەر خاتر پارە ژنەخوازێ، یعنی دڵی ئەچێ لە یەکێک بیخوازێ لەبەر پارەکەی، دڵی لە خودی کچەکە ناچێت، دڵی چووە لە پارەکەی. تەماحی ئەوەی کردو بەیانی ئەگەر باوکی بمرێ پارەیەکی زۆر بە میراتی ئەمێنێتەوە بۆی، ئەمیش ئیسفادەی لێەکە. هەیە لەبەر خاتری حەسەب، لەبەر خاتر بنەماڵان خزمێکی مەسئولە، برایەکی مەسئولە، بەهۆی ئەمەوە ئەمیش بڕ ئیسفادە ئەکا. هەیە لەبەر خاتر جوانی خوازێ، و ئەمەش زۆرینەی گەنجان ئاوان بە دوای جوانی ئاگەڕێن، خەم و هەدەف و هەموو شتێکیان جوانیە. کاتێ پرسیاریان لێەکەی ئەڵێ بەخوای تر دینەکە خۆی دروستەوێ و واللهی دین دروست نابێ لە خۆیەوە، بە تایبەت کچ ئەگەر پێشە دینی نەبوو بێ دوای زەواج زۆر زەحمەتە دینی بۆ دروستکەی. ئەمجا دینی هەیە لەبەر خاتر دینەی خوازێ. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئێوە بە هەدەفەکانی مسلمان جیاواز بێ. یەکەمیان دین، دین لەلات لە هەموو شتێ مهمتر بێ. کچێک ئەخلاق و دینی بوو، وەکو پێغەمبەر فەرمووی بۆ کوڕ، فەرمووی ئەگەر ئەخلاق و دینی بوو ئیتر ترست لێی نییە. براینە زۆرینەی کچ و کوڕی ئەم زەمانە دوای زەواج مەسیریان ئەگا بە تەلاق، زۆرینەی بڕۆنە مەحکەمەکان تەماشاکەن. حتى بۆ مەوزوع تەلاقدانیش، حتى تەلاقدانەکەش ئەگەر دین و ئەخلاقی بێ ئەو کوڕە بە جوانی تەلاقێدا، یعنی بە جوانی تەلاقێدا. بەس ئەگەر دین و ئەخلاقی نەبێ ئەی مرێنێ، ئەی یعنی زیندوویەکی مردووی لێ دەرەچێ ئەو کچە، حتا نەجاتێ بێت دەست کوڕێک. جات زۆر مهمە دین. دوای ئەوەش ئەگەر بە دڵت بێ لەلایەنی دیمەنەوە خراو نییە. ئیتر بە دوای مەلیکە گەنجەکان، بە دوای مەلیکە جەمالە مەگەڕێن. لە هەموو دنیاە شاجوانێکەیە لە وڵاتێکە، ئێوە هەر بە دوای ئەوەیە بگەڕێن کە کچێکی زۆر جوان بێ و زۆر وا بێ زۆر وا بێ، واللهی برا دوایی دەستان ئەچێتە غەڵەتی گەورەیە، تووشی هەڵەی گەورە ئەبن. خەڵکمان بینی بە دوای جوانی ئەگەڕیان، دوایی ژنێکیان بوو بە تووشەوە، کفرباز، نوێژنەکەر، غەڵەتکەر، لە ئەخیرە مەجبور تەلاقیدا. یعنی هەر بیر لەوە مەکەرەوە کە ئەو کچە جوان بێ، بیر لەوە بکەرەوە دینی هەبێ، خۆ بە دڵتیش بێت. یعنی من ناڵێم تۆ کچێ بێنە بە دڵت نەبێ، نا با بە دڵت بێ. حتى ئیمامی هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کاتێ سەحابەیەک ویستی ژن بێنێ، وتی داوای ژنم کردووە، فەرمووی بینیت؟ فەرمووی نەوەڵا نەمبینیوە. فەرمووی بڕۆ تەماشای کە، چونکە چاوی ئەنساریەکان تۆزێ بچووکە، شتێکیان هەیە
نەوەک بە دڵت نەبێ بڕە تەماشایکە ئەو جاب تەماشایکە با بە دڵت بێ بەڵام بیر لە یعنی خەیاڵات مەکەم بە دوای خەیاڵاتە هەروەها کچیش و هەروەها پارە تەماحی پارەت نەبێ ئەو کەسانەی کە بە دوای تەماحی پارەی ژنا بگەڕێن بەخوا برا بەڕێزەکانم لە ئەخیرە پەنجەی خۆیان ئەگازن چونکە ژن ئەگەر پارەیشی هەبێ خۆیەتی حەق خۆیەتی هەروەها بنەماڵەش زۆر گرنگ نییە من ناڵێم لە ماڵێکی زۆر خراپ ژن بخوازە بەڵام زۆر بیریش لەوە مەکەرەوە کە ئەمە کچی کێیە و لە چی بنەماڵەیەکە لە چی عەشرەتێکە زۆر بیر لەو شتانە مەکەنەوە و باوکانیش با خەمی مناڵەکانتان بخۆن براینە شتەکانیش زۆر گەورە مەکەنەوە بڵێ باخوا من چیم هەیە و خانیەکم هەیە برا جاران 4 ماڵ 5 ماڵ لە حەوشێکا بوو کابرایەکی دەوڵەمەندم بینی پیر بوو کاتێ من بینیم زۆر بەتەمەند بوو یەکێک بوو لە دەوڵەمەندە گەورەکانی کفری وتی وەڵام من 10-15 خانوم هەبووە لە کاتی خۆیە بەڵام ئەو حەوشەی کە خۆم تایە ژیاوم 6 ژووری تیا بووە 6 ماڵ تایە ژیاوین نەک لەبەر کریەکەی نەک لەبەر ئەوە وەڵ هەر هێنایە حەزم کردووە بەیەکۆبی جاران خەڵک ژوورێک و ماڵێکی تیا بوو ئەوەنەش مەوزوعەکان هی نەکەین بڵەوە خانەیەکی تایبەتی نییە یا نازانم چۆن ئەو تەسەڕوفاتانە وای کردووەکەوە ئێستا ئامان بەسەر هاتووە کە ئەیبینین لەبەر ئەوە زۆر گرنگی بەو بوارە مەدەن خەمی مناڵەکەت بخۆژنی بۆ بێرە خوش کەریمە لایەنی فەقیری لەوانەیە ئەو کوڕەتە کە ئیسە ئیش ناکا و تەمەڵە و ها لە ماڵە ژنی بۆ بێنی بەیانی ببێتە کوڕێکی زۆر باش و زۆر مناڵ ئێمە جاران 2 شەرت بوو 2 شەرت بۆ ئەوەی قیاسی زەلامیە بکەی ئەیانوت عەسکەری کردە ئەگەر عەسکەری کردوێ پیاوە یعنی چونکە عەسکەری یعنی هینیەکرد ئەو مناڵەی ئەو کوڕەی ئەو گەنجەی پتە ئەکرد بەڕاستی و دوایەوە ژنی هاوردووە ئەگەر ژنی هاوردووە خەڵک ئیشی پێدا خەڵک نزیکە کردو لە خۆی چونکە ئەو دوو سیفەتە لە هەر ئینسانێکە هەبوایە ئیتر ئەو ئینسانە ئینسانێکی دامەزراوە بوو داواکارم خوای تەعالە بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە گەنجەکانمان دامەزراو بکە ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش يسانم دوسير روجة شوينة ناو مانجي محرمة ومانجي محرم في غمرة فرمي صلى الله عليه وسلم لحديث صحيحة أفرمي أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم أفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل باشترين روجو لدواء رمضان روجو قرتنا لماني محرمة يعني هر روجي كي بيه باشترين روجو ألم مانجا دواء رمضان وباشترين نوجيش لدواء فرزكان شو نوجيه بويا مانجا إنسان تابوي بكري قسمت هبي روجو تابقري إن شاء الله تعالى خيري قوريه ولم مانجا ڕۆژی عاشورایشمان هەیە دەیەم ڕۆژ کە ئەکاتە ڕۆژی شەممەی داهاتوو ئەوە ڕۆژێکە طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تایە ڕۆژووی گرتووە چونکە خوای تەعالا موسای لە دەست فرعون نەجاتدا و بەسەرهاتەکانیشی هەیە بەس ناکرێ ئێستا ئێمە لەوانەیە ئەگەر بکرێ هەفتەی داهاتوو تۆزێ تیش بخێنە سەری عاشورا یعنی چی بەڵام لە ئیسلامە یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر ساڵی داهاتوو بمێنمەوە پێش وەفاتی ساڵێ فەرمووی ڕۆژی نۆیەمیشی ئەگرم لەبەر ئەوەی لەگەڵ جوولەکەیە فەرقێکی هەبێ ئەوان عاشورایان نەگرت بەڵام ئێمە عاشورا و تاسوعایش بگرین یعنی نۆ و دەیشی بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم وەفاتی کرد پێش ئەوەی بیگرێ بۆ ئێمە ئەبێ بە سونەت یعنی ئەگەر تاسوعا و عاشورا بەیەکەوە بگرین ئەگەر جمعە و شەممەی داهاتوو بتوانین ڕۆژوو بگرین سنەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە حەدیث هاتووە ئەفەرمێ ڕۆژی عاشورا هەر کەسێ بیگرێ بێتە کەفارەتی ساڵێک گوناحی پێشووی جا هیوادارم ان شاء الله لە ڕۆژی جمعە و شەمە بەیەکەوە بگرن ان شاء الله خوای تعالی هەموو لایەکمان موفق کە ان الله وملائکته یصلون على